بوشي ولا باجني بوشي كلامنا تتواني خنو وش يربك شونا باشا لا شيء كم كذي دیارە ڕێنمایی تەندروستی لە پێشەنگی کارەکانمانە و هێنانی تیمی پسپۆری ئەمریکی توشبوانی فلیجی مێشک و دروستکردنی دەسوقاچی دەستکرد بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و مناڵی وهەیە یەتە ئێرە 11 ساڵە 12 ساڵە یاخۆت 6 ساڵە 7 ساڵە لەسەر پشتە ئێمە دایانە نشێنین دوای دانیشتن وەستان دوای وەستان بە ڕێ ڕەوڕاوێکی تایبەت ڕۆشتن بۆیە ئاسانکارێکی زۆر زۆرەکەین بۆ خێزانە و ئێمە تاکە ڕێکخراوین لێرە کە هاوکاری مناڵانی توشبووی فلیجی مێشک و مناڵانی خاوەن پێداویستی تایبەتەکەی سربەرز کەرەوە جوان دەی ئافرین لە چاوەندێک منداڵان باشە یعنی برەی هەر خراپە بەس بەڕاستیەگە ئینسان کەسێکی ئەو هەیە بوو نەخۆشێکی ئەوە هەیە بوو ژیان زۆر ناخۆشە بەڵام لەگەرەوەش زۆر شکرانەین باشە یعنی هەندێک نەقس و کەم و کوڕی هەیەش بە حکمیەوەی مۆزەفم کارمەندم ئیدی ژیان ناخۆشە بەس دیسان شکر لۆخوای گەورە لە چاو خەڵکەشی زۆر باشە لە چاو هەندێک نەخۆش و کەمەندانی زۆر باش زۆر لەبەرەوەی ئەوە چ لە ڕووی مادی و چ لە ڕووی مەحنەویە یعنی زۆر قورسە بەڕاستی بەس دیسان هیچ شتێکی وای لێرە نییە ینی یارمەتیان بدە ئێستا ئەو ڕێکخراوە لە ڕێگای برادەرێکی هاتم یەکەم جارە بێم ئاتا 5-6 کورسیم کڕیە لە بازاری بەخۆم بەڕاستی ڕێکخراوێکی زۆر باشە بە تایبەتی کاک سەرکەوم زۆر ڕووخۆش و ڕێک بێکە ماشەڵای لێبێ ئاجا نەقسەکی باشی لە کۆرکردینەوە یعنی بەڕاستی کورسی نەبوو کورسیە بوو بەس زۆر خراپ بووم زارێ لە بازاری دەکڕم ئەو کورسی بازاریش بە خۆت دەزانی لەوانەیە تا ڕادێکی تونندوبان نەبن هەتا دو سال هیچ عیبی نەبوو ینی سەجدایە بابە و ماماوە نەحمیدە بوو بە شەوەی سێ ڕۆژە خین لە کەپات بە شەو پرێنسەرداکە گریا گوتی لۆ نایبێنە دکتۆرێک شتێکی گوناحە بۆچی بردیان چی شەعانەوە گوتی شەلەردە ماغەلایەکی ئاچی لەسەری هەیە ئۆکتزمشی هەیە ینی ئەوجا هەر بەردەوامی ئیش شتمان لۆ گرتەوەمان کرد هەتا گەشتە ئەوڕۆپا ئێستا کە وەڵاهی تۆ گوتی پاشی عەفساری ئەگە بەروە باشم سواسەڵان تێک دەچێت بەس هەست پێ دەکەن هەستە چێ ینی خۆی لێ تووڕەکە هەستی هەیە تێدەگاتن ئەوەندە هەیە پیرۆزی بیا سەر چاوەکەم لە سەر چاوم پیرۆزی بیا سەر چاوم لە خزمەتە دانانشت